هەفتەی سێم تێدەپەڕێ بەسەر زەنجی بەربەری کە سەرۆکی تورکیا ڕەجیب ئەردوغان بەرپای کردووە دژ بە گەلە خۆڕاگرەکەمان لە کەرتی عەفرین لە ڕۆژ ئاوای کوردستاندا لەژێر ناونیشانی شەعاراتی دینی و توندڕە و کە دەیەوێ بەم ڕێگەیەوە گەلەکەمان کۆمەڵکوژ بکات و شار و خۆڕاگرەکەیان بەسەردا بڕوخێنێتن. داوا لە کۆمەلگای نێودەوڵەتی و مرۆیی بە هەموو ڕێکخراوە سیاسی و مەدەنی و ئەکادیمەکان و ڕۆشنبیرەکانی جیهان دەکەین بۆ بەرزکردنەوەی دەنجی دلێریان دژ بە و ناشەرعیە. ئێمە هاتوونە ئێرە بۆ پشتوانی ئەو بەرخۆدانە نەتەوی ئەو بەرخۆدانە مێژەوی کە ئەمڕۆ لە عەفرین دەبێ ڕوون بکەن. ئەمە یەک. خاڵی دووەم ئەو هەڵە و ئەو چاوبەستی کە میدیای عەرەبی یێ پشتوانی ئەم شەڕی تورکان دکێ ئێستا دژی نەتەوی کورد ئێمە دوێ ئەوەی ڕوون بکەن کە تورکیا هیچ مەبەستی بەو شەڕە دژی تیرۆر نییەوەکی دیار دەکەی یان بۆ پاراستنی سینۆری خۆی نییە. تورکیا دژی بوونی نەتەوی کوردە، ئەمە شەڕی ناسنامەی کوردە.